هەڵکە ئەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام ئەی دینی پیرۆزی ئیسلام ئەی تێکدەری بیرینەمەوە دەبا بچین بەرەو ئەسۆ بەرەو ئەسۆی ڕووناکی تۆ دەبا بچین بەرەو ئەسۆ بەرەو ئەسۆی ڕووناکی تۆ محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام لە هۆزی جەهلی عەرەب بەرزە پیاوێک سەری هەڵدا لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام هەڵکە ئەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام قورئانە سەرچەوای بیرمان بەڕا ئەسپاردەی ڕابەرمان ئێمەی ڕۆڵەی بە ئیمان قەت لا نادەین لە ڕێگامان ئێمەی ڕۆڵەی بە ئیمان قەت لا نادەین لە ڕێگامان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام ئێمەی مرۆڤی موسڵمان ئێمەین بەهەست و بیر و جوان بەهێزی بیر و ئەندیشە و پێشەخای کوردستانمان بەهێزی بیر و ئەندیشە و پێشەخای نیشتیمانمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام هەڵکە ئەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام پڕشنگداری خۆشبەختیمان محەممەدی موستەفایە پێشەوای گەلی جیهانە و پەیڕاوی ئەو بوومڕەوایە پێشەوای گەلی جیهانە و پەیڕاوی ئەو بوومڕەوایە محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام هەڵکە ئەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام